بەڵا خۆشەویستان لەگەڵتان بەردەوام ببین یەکەم تەوەری ئەم ڕۆمان پێشترتم ئێمە هەمیشە بابەتی ڕۆژ بۆ ئێوە خەینە ڕوو. ئەمڕۆ لە دنیادا بە ڕۆژی جیهانی کۆچبەران ناسراوە، ئەنیەوەی تر سەری خۆی هەڵەگرێت. جارێ وایە ئەم دەستەواژێ بەکارێن بزانین هەر بەڕاستی سەرخۆ هەڵگرتن گرینگە. تۆ کە سەری خۆ هەڵەگری و ئەتێ بارگە و بنە لێرە پێچتەوە بچی بە وڵاتێکی تر پێت وایە گەیشتا وڵاتی ترە ما و باشتەیە کە تۆ دەستکەوتەوە یان نا. ئەممەنە چیرۆکی تراژیدیا هەیە ئەوانی کە بەهۆی کۆچەوە دروست بووە. ڕەنگە من بۆ خۆمەکو شاید حاڵێک دان بەوەیە بنێ منیش بۆ خۆم ساڵی 2015 چێکم لەو کۆچبەرانە ئەمە بۆ یەکەم جارە کە دانی پیانێم کە بیرم لەوە کردەوە کە بە لە ڕێی ئەو ڕێگا سەختی و دژواری قاچاق بگرمە بەر و بڕۆم بەرە وڵاتانی ئەوروپا. بەڵام کاتێک گەیشتماوێ تێگەیشتم ژیان ئەوە ناهێنێ کە ئەوەندە خۆت بخەیتە ژێر مەترسیەوە. هەر کۆچەکەی بە یاسایی کۆچ بکە، بە یاسایی داوای فیزای وڵاتی بکە، بڕۆ ئەزمونێک بکە وەرە بزانە ئەوەیە کە تۆ بتوانی لەوێ بەردەوامی بە ژیان بدەی یان نا. بەتایبەتی بۆ گەلی ئێمە کە ئەوەندە کۆمەڵایەتین لە وڵاتانە هەموو گرفتەکانی کۆمەڵایەتی بوون و تاگرایی و کێشەی غەریبی و پابەندبوونیی ڕەهای زۆر ناخۆشی یاسایی کە ئەڵم ناخۆش بەبەست من لەوە نێ دژی یاسا بم، بەڵام هەندێک یاسا هەیە لەگەڵ بنەما و پێوەرە کۆمەڵاتەکانی ئێمە قورسە بتوانین لەگەڵ هەڵکین. جا ئەمڕۆ لایەنە ئەرێنی و نەرێنەکانی کۆچکردن باسەکەین، باسی ڕۆژەکەکەین لە کوردستان چۆنە دیاردەی کۆچ لە کوردستان دەکرێت بنەبەر بکرێت کە لە دنیادا بنەبەر ناکرێت، بەڵام دەکرێت ژمارەکەی کەم بکرێتەوە یان نا. هۆکارەکانی پەنابردنی گەنج بۆ کۆچکردن بۆچی ئەگەڕێتەوە هەموو ئەمانە خاتوماردین حەمید بەڕێزان بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای لووتکە وەڵامەدات و دەستگای لووتکەژێکێکە لەو دەستگانەی هەل لە سەرەتای دروستبوونەوە تا ئەم کاتە کار بۆ کۆچبەرەکە. ئیتر ئەگەر لە وڵاتی تریش بیان لە نێو هەرێمی کوردستان بە بێجیاوازیەمان کارەکەن. خاتوماردین بەخێر ببیانیت باش. زۆر سپاس دانیەوەش باش، بەیانی بینەرانیش باش. زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژەکەی بەهارلێک و لەوە دەست پێ بکەم. لەم ڕۆژای ئێوە چیەکەن ئەتانوێت چی بڵێن؟ بەڵێ ئێمە دروشمی ئەم ساڵمان ڕێزگرتن لە کۆچبەران ڕێزگرتنە لە مرۆڤایەتی و ئەم ساڵ 25 ساڵ تێپەڕەوێ بەسەر دیاریکردنی هەژدەی کانونی دووەم وەکو ڕۆژی جیهانی کۆچبەران. بۆ ئێمە لەم ڕۆژەیە ڕاستەکەی پلانەکانمان بەو شێوازن کە ئامارەکان بڵاوەکەینەوە، ئاماری داواکردنی مافی پەنابەری لە وڵاتانی ئەوروپا با بڵین عراقی ئەگەر بە شێوەیەکی عام سێ بکەین چونکە دەستگای لووتکە لە سەرانسەری عراقا کارەکات بڵم تەنها کوردستان یان عێراقیشتان لە عێراقیشە بەڵێ بە شێوەیەک پێم بڵە کامیان زیاترە بەسەرچاو. بەڵام بەداخەوە وەکوی کە خۆمان ناسنامەی با بڵین وەکو بەڵگەنامەکانمان بە عراقی لە قەڵەمەندرێ بۆی هەر بە عراقی هەشمارەکرێ، بەڵام بەجانەکراوەتەوە بەداخەوە بەڵام ئەو بە پێی سەرچاوەکانی خۆمانەوە بەدواتە چوونە بەردەوامەکانمان ڕێژەی لە 170 ئەو ڕێژەی کە ساڵانە بە زیاتر لە 70 بۆ 75 گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان. بەداخەوە ئەمەرێکی مەترسیدارە. باشە، ڕێزگرتن لە پەنابەرانیان کۆچبەران ڕێزگرتنە لە مرۆڤایەتی ئەوانیش مرۆڤن مافی خۆشیانە و مرۆڤیش مافی خۆیەتی. من لە سلێمانی نەژیم بچم لە هەولێر بژیم، لە هەولێر نەژیم بچم لە دووەک بژیم، لە دووەک نەژیم بچم لە ئەوروپا بژیم. یعنی ئەمە بۆی زۆر ڕوون بێت سادەترین مافە، بەڵام لە بەرەوەی پێوەدانگ و یاسایی وەرگرتنی مافی پەنابەرێتی لە وڵاتانە جیاوازە پێی وایە کێشەکانی بەردەم کۆچ چییە؟ هەنی بۆ منێکی مرۆڤ و تاکی کورد ڕێگری ئەکرێت لەوە نەک ڕێگری ئەکرێن ئاستەنگێتە بەردەمم بۆ ژیان لە شوێنێکی تر. وەکو بەڕێزە باسی کرد مافێکی سەرەتایی هەموو مرۆڤێک کە حەز بکات شێوازێکی ژیانی جیاوازی هەبێت لە کوردستان بەیان لە هەر شوێنێکی تر بێت. من وەکو مرۆڤێک ئازادم واوە ڕای خۆمە پێم خۆشە هەنا بۆ دەروی وڵات بەرم لەوێ بژیم، بەڵام بەو ڕێگەی کە ئێستا زۆر لە زیادبووندایە نەخێر ڕێگەی یاسایی هەیە. ڕاستە ئاستەنگیەکان زۆرن، ڕاستە تێچوویەکی زۆری هەیە، ئەمانە هەمووی ڕێگرن لە بەرامبەرەوەی کە کەسێک بە شێوازێکی یاسایی و دوای ئەوەش با بڵێن گەڕانەوەی مافی پەنابەری و پێدانی مافی پەنابەری زەمان نەکراوە لەلایەنە وڵاتەوە بۆ ئەو کۆچبەرەی کە داوای مافی پەنابەریەکە. ئەمانە هەموو ئەو هۆکارانن و دروستکردنی ئاستەنگیەکی زۆر لە ڕووی یاساکانەوە. ڕۆژانە وەکو بینین لە یەکێتی ئەوروپا و لە تەواوی وڵاتانی
جیهان ڕۆژ بە ڕۆژ ئاستەنگی زیاترەکە ڕۆژ بە ڕۆژ یاسای نوێتر دەرەکرێت کە دژ بە کۆچبەرانە دژ بوو کەسانە پەناخوازانەی کە یانەوەی داوای مافی پەنابەری بکەن و لە وڵاتەیە بمێننەوە بێگومان ئەمانەش هەموو هۆکارن و هۆکارەکانی دەرچوونیش گەنجەکان لە وڵاتی خۆمانە یەک هۆکار و دوو هۆکار نییە چینەوە با بەسێکی ئەو هۆکارانە بکەین زۆر جار چەندین ساڵی مە بەرنامە لەسەرم بابەتاکەین هەمویان دەست بۆ یەک بابەتە بە نەڵەن بێکاری هەر بەڕاستی بێکاری ئەوەندە بێکاری یەکێکە لە هۆکارەکان ناتوانین بڵین هەموو هۆکارە گەورەکەش نییە هۆکارە گەورەکەش نییە چییە هۆکارە گەورەکە ئەوەیە کە کەسێک بۆ نمونە ئەتوانین بڵین لە سەرانسەری عێراق نەک تەنها باسی کوردستان ناکەین سواز بەخوا ئێستا کوردستان ناوچەیەکی ئارامە و دوورە لەو با بڵین ئەو ڕووداوانی کە لە ڕابردوو ڕووی داوە بەڵام یەکێک لە هۆکارەکان ناسەقامگیریەتی ژیانیان ینی هەست بە ئاسایشێتی ناکەن ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەو قەیرانە سیاسی و با بڵین ئابووری و جنگانێک کە یەک لە دوای یەک ڕوبەڕووی ناوچەکان بنەوە گەرباسی ساڵانی با بڵین 2014 ئەو کاتانە بکەین بەڵام شەڕیدا قسەکەشت پێ بڕم وایلی هاو کۆچی پێشەوانە دروست بوو ڕاستەکە یعنی بەڕاستی خۆمان کە سوکارمان هەبووە لە دەرەوە خەڵک وایلی هاو ئەگەڕایە کوردستانەوەندە ئارامە بینی کە ژیانێکی باشترێ بەڵام بەداخەوە ئێستا نەخێرم دووبارە شێوازەکەی گۆڕاوە بۆ کۆچکردن بەرەوەی دەرەوەی وڵات و دواتر یەکێک لە کارەکانی تر دانەمەزراندنی دەرچوانی پەیمانگە و زانکۆکان ئەمانە ئەمەش هۆکارێکی ترە یەکێکی تر لە هۆکارەکانی تر چاولێکەریە کە ئەو وێنە و ڤیددیویانە یان ئەو ما بڵین شتانی کە دەخرێتە بەرچاو ئەوروپا وایە ئەوروپا وایە نەخێر وەکو بەڕێزش باسی کرد پێشتر ئەو باشتنی ئەوروپا کە خەڵک ئەو مەترسیە بخاتە سەر ژیانی خۆی و ئەو با بڵین ئاڵنگاریە بە ژیانی خۆی بکات بێ بەرەو دەرەوەی وڵات بڕات و بۆ ڕێگە ناساییە چی بە ڕێگەی وشکانی بە یاخود بە ڕێگەی دەریایی بێگومان ئەمە مجازەفەکردنە بە ژیانی خۆیەوە باشە خات و ماردینیانی لەو ئامارانی کە لە بەردەستاندایە خۆمەرجی هەمووی گەنج بنوانە خێزانی تای منداڵی بەڵێ بێگومان بەڵێ مێرد منداڵی شیتایە و منداڵی بێباوانی شیتیانی کەسانێکن بەبێ دایک و باوکیان داوای مافی پەنابەریەکەن کامە ڕێژەکەی زۆر زۆرە بەس لە بەروی کە لە خوار هەژدەوەیە ساڵانە زۆ بە ئاستەنگی ئێمە دەستمانەکەوێ ئەو ئامارانە بەڵام زیاتری ئەتوانە بڵێم لە نێوان تەمەنی 18 بۆ 35 ساڵی ڕێژەی با بڵێن زۆری ئەم ئامارانەی من بۆیان قسەم کرد 2015 بخۆم کە ڕێگەیان بینی باوەڕ کە تایە بوو 12 ساڵ 14 ساڵ ئەنی 16 ساڵ ژمارەکەش زۆر بوو کەم نەبوو پێم سیر بوو چۆن مەسەلەن دایک و باوک ئەم ڕێگەیان ناوە ئەم دەرگای ئەڵەن نایاسایی چکە لە بەرامبەر بڕەپارەیەکە گوێلێ نییە تەمەنت مناڵە بەبێ دایک و باوکی یان کەسێکت لەگەڵایە هیچ گرنگەوەیە کە ئەمە وەکو بیڵێن کە بازرگانیکردنێکە بە ژیانی مرۆڤەکانەوە کە ئەوە چەند جار ئێمە لە سیمینار و کۆڕەکانمان وە هۆشیارەکان لە ڕێگەی سوشال میدیا و لە ڕێگەی کەناڵەکان و کە کورساتێکێک بۆ لەو کەناڵانەی بەڕاستی زۆر سپاسێکن کە هەمیشە بەدەنگ دەستگای لووتکەوە هاتووە و هەمیشە هەوڵی داوە کە شتەکان لە ڕێگەی کورساتەوە بڵاو بکرێتەوە چی هۆشیاری بێت چ بابەتەکان و چالاکەکانی دەستگای لووتکەش بێ هۆشیاریمان داوە کە بەڕاستی ئەمە هیچ متمانەیەک نییە کەسێک نییە متمانەی پێ بکەیت ئەم دوێنم بینی ئێستاکە چوپێک بوو کە لەسەر شاشە بوو ڕێک خۆم هاتەوەیەت کە بردیانین لە تورکیا بۆ سەر ئەو دەریاچێک ئیجە بووانە لەوێ چوین هیچمان نەبینی بێمانوت بە تەکسیە ڕۆن قستیانی لە ناو زەلێکەوە دووسێ پیاوات نەدەرەوە و پەمپیان لێیا و چوپێکی ئاوایان دانا و باوەڕکە وەک ئێستا بینمە وەک ئێستانیانێژ یەک کەس جانتا لەگەڵ خۆیان بەرهەمیان فڕیان جوازەکانیان پێ فڕیان پاسپۆرتەکانیان و لەگەڵەوەشدا هەر چوپێک ئەلەوانە 28 نەفەر لەسەری یعنی کە بیرتە کردەوە خۆی ڕەنگە بۆ 18 کەس 19 کەس چوپە بۆ 8 کەس زیاتر نابوو مەجاریتیانە بۆ 8 کەس زیاتر نبوو بەس 26 کەسیانە خستە سەر ینی کە بیرتە کردەوە ئەو کاتە ئەزانی پێشەوەی سەرکەوی چه هەڵەیەکت کردووە لە ژیانتا پەشیمان بوونەوەش بەدەست خۆت نەبوو ئەو قسێ ڕەنگە زۆر ئەوە کێکێک بێ لەو کێشانی کە جەنابتان ئاگاداری بن چونکە بەڕاستی بەداخەوەوانی کە دەسێنە قاچەقچێتی ئەو بخۆی ئامەی مرۆڤبوونیانتیانی بەڵێ دڵنیاش بە ئەو شخصی کە لەگەڵ تۆیایە کە تۆ خاتە سەر بەلەمەکەوانە ئەو نییە کەسێنێک کە قسەی لەگەڵاکەی و کەسێنێک لەگەڵ ڕێکەوی بە چەنەها کەسایەتە خوارەوە تاوەکو تۆ با بڵێن تووشی داواکە بیت و بێگومان ئەو ڕێگەیەک دیتە بەرەوە بێتە مەترسی باشە دوو جۆر لە کۆچبەر هەیە ڕەنگەیەوە ڕۆبڕی بنەوە کێشەی کۆچبەر یەکی کاناوانن کە ئێستا لەسەر شاشایان بینین واچن بەرە وڵاتانی تر و یان لە ڕێگای گیرە خۆنیانە کەونە دەست وڵاتێکەوە کە ناتوانن بگەڕێنەوە زۆر ئەو کێشانە چین ئەمێ باسێکی ئەوم بۆ بکەین
و دواتر بینە سەرەوەی کە ئەوانەی ئەگەڕێنەوە لێرە زۆر جار کێشیان هەیە جارێکی تر. یەکێ لەو کێشانەی کە زۆر ڕوبەڕووی کۆچبەرەکانە بێتەوە کە کاتێ لە کاتی دەستگیرکردنا لەلایەن با بڵێن پۆلیسی کەناراوەکان بێ یاخود پێشەوەی کەس سەر بکەون لە بەلەمەکانە خۆیان بە هاوڵاتی وڵاتێکی تر لە قەڵەمەدەن. ئێستا ژۆ کۆزایان ڕێژەی دیپۆرتکردنەوە زۆر بووە چ ئەو کەسێک کە لە وڵاتەکانی شتەجیبێت چی لەو کاتانەیە بگیرێن کاتێکە بەتەمان دەربچن بۆیە خۆیان یان بە سووری یان بە تورکی یان بۆ نمونە بە ئێرانی لە قەڵەمەدەن ئەم کۆچبەرانە ڕێک دیپۆرتەکرێنەوە بۆ سووریا بۆ ئێران بۆ ڕێک لە تورکیا بەندەکرێن و ئەوانە لە ترسیەوەی کە نەڵێن عراقین نەگەڕێنرێنەوە بە عراق. ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان کە چەند جار تووشی ئێمە بووە و کۆچبەر هەبووە لە ماوەکانی ڕابردووە کۆچبەرێکە بوو کەوتە دەست گروپە تونندڕەوەکانی سووریا کە لەلایەن دەستگای لووتکەوە ئەو کاتە زۆر هەوڵماندا ڕزگارمان کرد هێنامانەوە ئەوە شتێکی با بڵێن خۆشیش لەگەڵا بەسەرات زۆر تووڕێ کردم ئەگەر باسی کەم ئێستا قسەمان لەگەڵا کرد و تەواوەترە هەموو شتێک باش و سەلامەت و سوپاس بۆخوا بە هاوکاری کەسە لایەنە پەیوەندیدارەکان گەڕایەوە هەرێمی کوردستان و دوای دووسێ ڕۆژ تەلەفۆنمان کرد بۆی چاوپێکەوتنێ بکە لەگەڵ یەکێ لە کەناڵەکانە ئەوانە تەلەفۆن ماردی خان خۆ تۆ واز لەوە بێنە هیچ ڕێگەیە کەزانی دووبارە بڕۆمەوە وتم براگیان ئێمە تۆمان نەزانین بەچی ئاستەنگیەک و بەچی کورسیەک لەژێر دەستی ئەو گروپە تونندڕەوانەیە ڕزگارکەوێسە دووبارە ئەتەوێ بڕۆیتەوە ئاخریشە ڕۆشتەوە دووبارە ینی جاری وا بۆ کاگاری تا چواری بەیانی بەس بە پەیوەندی لەگەڵ لایەنەکانە یعنی یارمەتیمان بن کەسێکی وایە ژیانی لە مەترسیایە ئەمانە هەمووی ڕنگ ینی ئەرکی سەرشانی ئێمە لە پشت پەردەوەی بەڵام ئەمانە وەکوتم یەکێکە لە گرفتە سەرەکیەکانەوەی کە خۆیان بە هاوڵاتی وڵاتێکی تر لە قەڵەمەدەن کەوەش لە کۆتایی ونەکەن فڕێن خۆیان ئەیدڕێن ئەو بۆ خۆیەکی ترە جاروی گیرە خۆن جاپەنابن بۆ ئێوە و چۆن لەمەیە چۆن هەمانگیتانێ لەگەڵ پاسپۆرتەر دوێنێ ژوا بزانم دوێنێ بوو پێرە بوو یەکێک لەم چەند گەنجێک گیریان خوارد بوو ئەم لەو کاتەیە گەر بۆن منە پاسپۆرتەکانیان بدڕێنیان وەکو بەڕێز باسێک کە فڕی بەنی هەر شتێک لەو بابەتانە ئێمە ترافیک پاسپۆرتیان بۆکەین لە ڕێگەی کنسوڵخانەکانی عراقەوە لە وڵاتان تر لە بەتایبەتی لە وڵاتی تورکیا چکە لەو کاتەیە ئەگیرێن لە وڵاتەیە ئەگیرێن تاوەکو گەڕێتەوە هەرێمی کوردستان دواتر کە گەڕایەوە هەرێمی کوردستان ئەبێ هۆکارەکانی دیارنەمانی بوون پاسپۆرتەکەی و ئەو ئەجراتە یاسایانەی کە ئەکرێت بەرامبەر کۆچبەران بەڵام تاوەکو ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەو ترافیک پاسپۆرتیان بۆ ئەکرێت. باش جا کە گەڕێن و کوردستان لێرەیە زۆر جار لە وڵاتانی تر پێیان دەڵێن کە ئەگەڕێیتەوە بڕە پارەیەک تێنێ کارێکت بۆ دۆزرێتەوە ئەمانە ئێوەکو دەستگای لووتکە ئاگدارن لەم بابەتانە یعنی هەر بڕاستی ئەمانە جارێکی دەگەڕێنرێنێتەوە سەرژیان یان وایان لێکرێت جارێکتر بەناباتەوە بەر کۆچەکە جارێکی ئەوە یەکێکی تر لە ئاستەنگیەکان کە تووشی و کۆچبەرانە بێ یان کە دیپۆرتەکرێنەوە یان کە خۆیان بەویستی خۆیان کە ئەبینن با بڵێن وەزعەکە ئەوە نییە کە ئەیانویست ئەگەڕێنەوە ئەو ئاستەنگیە زۆر دروستە بێت زۆر قورسە جارێکی تر ئەم کۆچبەرەیان با بڵێن ئەم مرۆڤە بگەڕێنرێتەوە بۆ ناو کۆمەڵگە و دووبارە ئاشنا بێتەوە بە کۆمەڵگا و چکە با بڵێن تێچوویەکی زۆری سەرف کردو تاوەکو گەشتۆتە دەرەوەی وڵات و کەسانێکمانە بووە ئەنی کاریگەریکی دەرونی زۆری لەسەر بۆ تووشی نەخۆشی نەفسی بووە کەسانێکمان هەبووە ئەگەر باسی ئەوکەین کە دیپۆرتکردنەوەکان بە زۆرە کێشەی کۆمەڵایەتیانە بووە کەسانێکە بووە لە داخی ئەوەی وەکو تۆڵەکردنەوەیەکانیان بردو بۆ گروپە تونندڕەوەکان ینی چوونەتە ناو گروپە تونندڕەوەکان و ئەمانە لە ساڵانی پێشوە زۆر ئێمە بەرچاومان کەوتووە بەڵام بەداخەوە تا ئێستا ینی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە تا بەڕادەیە کراوە بەڵام زۆر پێی پێویست نییە بەداخەوە بۆ ئەو کۆچبەرانەی کاتێکە دووبارە ئەیانوێ دەست بکەنەوە بژیان لە هەرێمی کوردستان زۆرمان هەیە یان کەممان هەیە ئەوانی کە دێنەوە ئێرە و پەنا بۆیەوە بن جارێکتر بگەڕێنەوە بۆ سەرژیان وڵای بەداخەوە ڕێژەکەی زۆرە ئەم ڕێژەیە یەک دڵخۆشکەریی ئەگەڕێنەوە دڵخۆشکەریە بەڵام شتێکی تر لە ئەوەی کە ینی جێگەی دڵخۆشی نییە کە ڕێژەی ڕۆشتنە ساڵ بە ساڵ ڕێژەی ڕۆشتن زۆر زیاترە یانی لە چاو هاتنەوەکەیە ڕێژەی ڕۆشنەکە زۆر زیاترە داتا شتەکانن لەبەر ئەو داتاکان ئەمڕۆ کاتژمێر 2 ڕێبەڵێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی نزیکیش ناتوانانی پێمان بەڵێ بە نزیکی زیاتر لە 24,000
هاوڵاتی زیاتر بەڵێ عراقی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپا کردووە. ئەزانن لە چ ناوچێک زیاتر خەڵکە ڕوات؟ هەرێمی کوردستان وەکوتم لە 1970 بۆ 75 گەڕێتەوە هەرێمی کوردستان بەڵێ بەڵام زیاتری بۆ ناوچەی ڕاپەڕی نەگەڕێتەوە قەڵاتزێ و پشدەر و بەڵێ چوار کوڕنەوە ئەو چیە نازانن هۆکارەکان چیە؟ هۆکارەکان بەپێی ئەو جوگرافی کە با بڵێن جوگرافی بچووکی کە ئەوان تایەوە هەم یەکێ لە هۆکارە سەرەکیەکان خۆیان وە ئەڵێن کە بێکاریە کە ئەمەش بێگومان ڕاستە هەم بێکاریە هەم ئەو متمانە نەبوونە بە ئایندی کوردستان و کۆمەڵێک لەو باشەوەکو دەستگای لووتکە کاتێک ئامارەکان ڕاگەێنن ئەم ئامارانە تەوانایەن بە لانی پەیوەندی داروانە ئاڕاستی لانی پەیوەندی دارێکن ئامارانە مەترسیدارن و گەنج سادی ڕوا جاخۆ لە وڵاتیەمە گەنج نەمێنیت وڵات هەر وڵاتە گەنجیدانەمە لە مەترسی هەرگەورەکەی کوردی و کوردستانیش وەڵامتان هێنەوە حکوومەت وەڵامی چیە بۆ ئەم ئامارانەی ئێوە یان هەمانگیەکتان هەیە لەگەڵ حکوومەتا پێی بڵێ کاکە وەرەوە تا من ئامارم هەیە لە 170 گەنجی تۆ ڕاتە دەرەوە لەم سایە هەفتەیە ڕەنگە لە سایە هەفتاکەش بکەین بە ڕێژەی سەی لە سایەنەوەی لە دەڤەری ڕاپەڕینە هۆکارەکان 1 2 3 4 5 6 ئەمانەتان کردووە لەگەڵ حکوومەتە بێگومانی کاتێک ڕایگەێنین وەکوی پەیوەندیکی باشمانەیە لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانەوە هەمیشە پاڵپشت بوون بەڵام کاگەری تۆ بڵێ حکوومەت خۆی ئاگداری ئەم ئامارانە نەبێت و ئاگدار نەبێت کە گەنجەکانمان چۆن بە چی شێوازێک هەنابنە دەرەوەی وڵات و ڕێژەکەیان چەنێ بەرزە ئەمانە هەمووی ئاگداری ئەمە هەموو ساڵێک لە ڕۆژی پەنابەران و ڕۆژی کۆچبەرانیش داواکاریمان هەبووە بەیاننامەمان ڕاگەیاندووە بەڵام وەکو پێویست بەداخەوە نەبووە هاوکار بوون پاڵپشتمان بوون بەڵام وەکو پێویست بڵێ بەداخەوە دەستگای لووتکە کاتێک کۆچبەرێک لە وڵاتێک گیرە خوا هەوڵی بۆدات بیجارڕێتەوە باشە دواتر باسێکم بۆ بکە لەسەرەوەی کە سووریا و لیبیا و وڵاتانی بولگاریا و هەندێک یاسا و ڕێسای زۆر تونیان هەیە بەرامبەر بە کۆچبەر ئێوە چۆن هەمانگیتان دروست کردو لەگەڵ ئەواندا و چۆن توانیوتانە یعنی گەنج لە دەستیەوان قوتار بکەن ئەمە یەکێکە لە بابەتەکان بەڵام کۆچبەر بە زیندوێتی بگەڕێ باشتر زووتر ئەتوانێت بگەڕێتەوەیان بە مردوێتی من بۆیە ئەم قسەیەکەم ینی بەداخەوە ساڵانە چەند جار ئەبینین گەنج لەو ڕێگای خۆ ئەخین چێ ئەمرێ کوژرێ هەموو بابەتانە هەیە لەوێ لە برسا ڕقەباتەوە لە دارستانەکانی دانکی خۆ هەزارەکەی سێ تۆڵی چەندەها منەڵم هەزارەها چکە بەخوا من تا خۆم نەمبینی و نازانم ئەوە لە واقعەکەم بینیەوە بە چای خۆم هەر بەڕاستی هێنانەوەی تەرمەکانیشیان کێشە نییە بۆ ئێوە وەکو دەستگای لووتکە ئەچنە نا ئەو بوارەشەوە بە زیینوتیان بە مردوێتی بۆ ئێوە هەردووشی ئەرکە بەڵام کامیان سەختترە بۆ هەردوو حاڵەتەکە بەپی خۆی سەختە زۆریش سەختە لە ڕووی گەڕانەوەی تەرمەکان هەر ساڵی پار ئەگەر باسی ئامار بکەین 5 تەرم لە ڕێگەی دەستگای لووتکەوە گەڕێنراوەتە بۆ هەرێمی کوردستان ئەتر بە شێوازی با بڵێن ڕووداوە جیاوازەکان لە دەرەوەی وڵات گیانیان لە دەستداوە کە یەکێک لە پاڵپشتە هەر سەرێکیەکانی دەستگای لووتکە نووسنگی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵبانی بووە دواتر بۆ گەڕانەوەی کەسانیش کە بە زیندوی یان بند دەکرێن لەوێ یان ئەکەونە دەست پۆلیسیان وەکو باسم کرد ئەکەونە دەست گروپە توندڕەوەکان ئەوەش بە هەمان شێوە قورسی با بڵێن ئاستەنگی خۆی هەیە کاتی زۆر پێویستە و ئێمە لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمانەوە لە ڕێگەی سەفارەتی عراقی لە وڵاتانی دەرەوەگومان هاوکارمانن و لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمانەوە لە دەرەوەی وڵات ئەمانەش هەمووی توانە بڵێم تا ڕادەیەک ئاسانکاریە بۆ ئێمە و حکوومەت هەرێمی کوردستانیش هەر هاوکار بووە لەو ڕۆوە هەمچی لە ڕووی گەڕانەوەی تەرمەکانیان لە ڕووی با بڵێن کەسانێک کە ئەیانەوێ بگەڕێنەوە یان بندن لە بەندی خانەکانە یان خۆیان دووبارە ئەیانەوەی دیپۆرتکردن و ئەمانە هەموویان ئاستەنگی خۆیانەیە و لەوەش هاوکار باش تۆ باسیەوەت کردوت لێکەوتەی کۆچەوەیەکێک لەو حاڵەتانی کە بەسەری ئەو کەسایەت کە کۆچەوە گەڕێتەوە لایەنە دەروونیەکەیەتی یان ئەڕوات بە هەمان شێوە پێت وایە لێکەوتەیەکی تری خێزانیشی نەبێت ینی زۆر جارم دایک و باوکانەژە بنە قوربانی و خێزانەش کە ڕۆڵەیەکیانە چێ کۆچەکە بنە قوربانی ئەوان سەرگردانە بن لە سۆراخی ڕۆڵەکانیان ئەم ئامارانە لا ئێوە چۆنن ئەم حاڵەتانە لا ئێوە چۆنە ئامارەکان ینی بە هەموو شێوازەکان باسی بکەین ترسنە خێزانەکان هانا بۆ ئێوە بن زۆر سەد بەڵێ دایکان و باوکان دێن لە لای ئێمە کوڕەکەمان بەو شێوازە ڕۆشتووە ینی ئەوەندە دڵ لێ زۆر پێی ئازارێکی بێتاقە دەبیل لەو کاتانەی کە دایکێ دێ بە گریانەوە هانات بۆ ئێنێت و جاری وایە کوڕەکەی بێسەر شوێنە دیار نییە ئەمانە ژۆ حاڵەتانن کە ئاستەنگیکی ترە کورسێکی ترە کە دروست ئەبێت بەڵام وەکو
یەکسەر ئێمەش هانا بۆ دەرەوەی وڵاتە بین یەکسەر هانا بۆ لایەنە پەیوەندیدارەکانە بین بۆ نوێنەرەکانی خۆمان بۆ وەکو باسم کە سەفارەتەکان لە ڕووی کاتێککە سەردانی دەستگای لووتکاکەن فۆرمێکی ما بڵێن ناساندنی کەسەکەیان داواکاری لەلایەن کەسی یەکەمی ئەو کەسێک کە بێسەر و شوێنە یاخود بەندکراوەیان هەر حاڵەتێک لەو حاڵەتانە بۆ یەوێتر ئەمە ئاسانکارەکان میگو چۆن ئەڵی وەلی ئەمری خۆیەتی و کارەکە ئەداتە دەست ئێمە ئیتر دەسەکەین بە کارەکانی خۆمان ئەوەش هەم وەکو بەڕێز باس کرد ئاستەنگیەکی ترە لە ئاستەنگیەکان لە ساڵانی چەند ساڵێک پێش ئێستا دیاردەیەکی سیر ڕوویاوەتە نازان ماوە یان نەماوە خێزانێکی ئەفغانی هێنراون لە چیای گۆیژەوە سلێمانیان پیشاندرا و توانەوە یۆناانەوە ئەوروپایە باشە ئەنی لەم کەیسانەش هەیە لە هەرێمی کوردستاندا ئێوە تەنها کار بۆ کۆچبەری کوردی ئەەکەن عێراقیەکەن یان ئەو کۆچبەرانەشی کە بە نایاسایی ڕوو کوردستان ئەیانێنن بۆ ئەوان چیەکەن کەسی لەم جۆرەتان هەیە بەڵێ کاگاری ئێمە ینی هیچ تەقسیرمان نکردو لە هەموو ڕۆکانەوە چی هیچ کاتێ نەسی نەتەوەمان کردووە نەسی ڕەگەزمان کردووە لە ئەو حاڵەتانەشە بۆ کە بە قاچاق هێنراون بۆ هەرێمی کوردستانیان هەر کەسێک هەر کاتێک لەلایەن با بڵێن ئەو کەسانی کە ئەزانن ئەمە بابەتێکە و بم شێوازەیە هانایان بۆ ئێمەیانەوە بێگومان دەرگامان بەڕووی هەموو کەسێکە کراوە بوو و بە پێویستی شاوکاری بوون بگرە زیاتریش بەڵام ئەوەیە بۆ کە بە هیچ شێوەیە جیازیمان نەکردو لە نێوان هیچ شوێنێک و هیچ شارێک و هیچ ڕگەز نمونە هەبوو ئاوا لەلاتان بەڵێ ماوەیەک پێش ئێستا کۆمەڵێک با بڵێن کەسی بە فلیپینی هێنرا بوون بە قاچاق بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوە هەر قەست هێنرابوون بۆ ئێرە ئەوە نەبوو بڵێ خۆیان ویستبێتیان بچنن بۆ دەرەوەی وڵات بۆ کارکردن هێنرابوون بەڵام خۆشبەختانە لەلایەن ما بڵێن ئاسایش وە لایەنە پەیوەندیدارەکانەوە هەر زوو پێیزانرا و دەستگیر کرا پێت وایە هۆشیاری گرنگە بۆ بابەتی کۆچکردن یعنی کە بەڕاستی بێنێرانی خۆشویست کە باسی کۆچکردنەکەین ئەگەر تۆ بە یاسایی و بە پاسپۆرت و داوای فیزە لە وڵاتی بکەیت و بچۆ گەشتێ بکە و وەرەوە ئەمە شەر کۆچکردنە هیچ فەرق نییە بەڵام لەگەڵ ئەوەیە هەمیشە مرۆڤ ئازادە بە دڵی خۆیتوانێ چەند وڵاتەیە بگەڕێ چێش ببینەوانە بەڵامەوەی کێمە باسیەکەی نایاسایەکەی تیکە لە ڕێگەی قاچاق و ئەو ڕێگا مەرگەیە هەیە چەند گرنگە لایەنی هۆشیاری من بۆنمەوەکو دەستگای لووتکە سیمینارتان هەیە وەرکشۆپێکەیە ناوەندێکەیە گەنج بتوانێت بچێت لێ خۆی و شارکاتۆ بزانێ ئەگەر گەنجێک بیریشی هەر هاتە مێشیشی بە ئەو خولە ببینێ ئەو وەرکشۆپە بینێ تێبگات چییە بەڵێ لە ماوەکانی ڕابردووشە هەمان بۆ بەردەوامی شەمانە لە ڕێگەی کەناڵەکانەوە لە ڕێگەی سوشال میدیاکانی خۆمانەوە و لە ڕێگەی سیمینار و ئەو پانێڵ و کۆنگرانی کە ئەکرێت ساڵی پارکۆنگرێکی گەورە لە زانکۆی سلێمانی بۆ هۆشیارکردنەوەی گەنجەکانمان بوو کە هەم ڕێگاکەی مەترسیدارە هەم وەکو خۆمانەڵە هیچ ناکەی بە هیچ هەم دواتر هەر ئەو تێچوو مەسرەفەت بۆ ئەمێنێتەوە کاتێک کە مەسرەفێکی خەیاڵی ئەکەی لەو ڕێگەیە و بەڵام هیچ و دواتر یان دیپۆرت دەکرێتەوە یان خۆت شوێنەکەت بەدڵ نابێ ژیانەکەت بەدڵ نابێ ئەگەڕێتەوە بێگومان یەکێک لە هۆکارە یەکێک لە خاڵە هەر سەرێکیەکانی دەستگای لووتکە گرنگی پێدا هۆشیارکردنەوەی خەڵک بووە هۆشیارکردنەوەی گەنجەکان بۆ بەتایبەتی هۆشیارکردنەوەی دایک و باوکان بووە لە ڕێگەی چەندین سیمینارەوە لە بڵین لە ماوەیەکی داهاتوویەکی نزیکە دەست ئەەکەین بە دروستکردنی زنجیرە سیمینارێک لە سەرجەم زانکۆکانی ما بڵین هەرێمی کوردستان چی زانکۆی کۆیە زانکۆی سلێمانی زانکۆی چەمچەماڵ هەموو ئەم شارانە بۆ ئەوی کە بتوانین هیچ نەبێت تۆزێک هۆشیاریش بگەینین بە ئەو گەنجانی کە ئەگەر تۆزێکیش بیری لێ بکەنەوە پاشگەز ببنەوە و هانە بۆ ڕێگەیەنە بن دەستە خۆش بە خاتون ماردین حەمید بەرپرسی ڕاگەانی دەستگای لووتکە بۆ کاروباری کۆچبەران زۆر سپاس بۆ هەوڵەکانیەوە بۆ جەنابەت بە هیوای بەردەوامی و هیوادارین ئەو وەرکشۆپ و سیمینارە بەردەوام بن تاوەکو گەنجیش بەو نایاسایە بیری لێ نەکاتەوە دەستە خۆش بە سپاس.